يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران خواناساني زۆر بەڕێز، ڕێبازی پێغەمبەران سەلامی خۆی پەروەردگار لە هەموو پێغەمبەران بێ. ڕێبازی ژیانە، مرۆڤ تەنها بە شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەرانی خوا کە هەڵبژێراوی ناو هەموو بەندەکانی خۆی پەروەردگارن کە لە قورئاندا باس و بەسەرهات و ڕێبازیان هەمووی تۆمار کراوە، تەنها بۆ ئەوە نییە بیخوێنینەوە، بەڵکو بۆ ئەوەیە کە ڕێبازی ژیانی من و تۆی موسڵمان بێ هەتا قیامەت. یەکێ لەو پێغەمبەرانەی کەوا زۆرترین ڕێباز و ژیانی باسکراوە لە قورئاندا پێغەمبەر موسایە سەلامی خوای لەسەر بێ. موسا لە هەموو پێغەمبەران زیاتر ژیان و ژیان نامەی باسکراوە. چەند دەرسێک لە ڕێبازی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ وەردەگرین. یەکەمیان گەل و نەتەوەی چەوساوە وەکو گەلەکەی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ. ڕێک هاوشێوەیە بە ئێمەی میلەتی کوردی موسڵمان. گەلی موسا بەنو ئیسرائیلیەکان کە لەژێر دەسەڵاتی دیکتاتۆریەتی فرعەونیدا ڕۆڵەکانی دەکوشتن، ماڵی دەخواردن، سوکایەتی بە خێزانەکانیان، بە مێینەکانیان، بە ژنەکانیان دەکرد، هاوڵاتی پلە دوو تەماشا دەکران و وەکو خزمەتکار لە وڵاتە بەکاردەهێنران. خوای پەروەردگار لە قورئانە پێمان دەڵێ لە باسی موسادا وریابن میلەت و ڕابەرانێک کە خەباتیان کرد و تێکۆشان بۆ ئەوەی لە دەستی ئەو ستەمکارە ڕزگار بن، و خوای پەروەردگار گەیاندنی بە ئاواتەکەیان و ڕۆژی ئازادیان بینی، ئەبێ زۆر وریابن. هەمان ڕەفتار، هەمان قسەی ئەو زاڵمە لە ناوچووە نەکەنەوە، چونکە ئەوە زۆر کارێکی مەترسیدارە. میلەتی ڕزگار بوو لە دەستی دیکتاتۆری بەڕابەران و سەرکردەکانی و میلەتەکەیەوە دەبێت زۆر زۆر ئاگادار بێ. هەمان قسە و هەمان ڕەفتار و کرداری دیکتاتۆری پێشوو دووبارە نەکاتەوە. ژیانی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەمووی بخوێننەوە بەڕێزان لە قورئاندا. تەواوی پڕە لە دلێری، لە بوێری، لە هەڵوێستی جوامێرانە. بەڵام زمانی قسەکردنی زمانی خۆ بە کەمگرتن و تەواضوعە. لە قورئانە کاتێک کە ژیانی موسا دەخوێنیەوە دەفەرمێ ئینی ظەلەمت نەفسی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر. بەردەوام زمانی خۆ بە کەمگری هەیە، بەڵام لە ژیانە دلێر و بوێر و بە هەڵوێستە، پیاوێکی جوامێرە. دوای ئازادبوونیان لە دەسەڵاتی فرعەونی ستەمکار و دیکتاتۆر، یەک جار موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ یەک جار وەکو خۆ دەرخستن وشەی ئەنای بەکارهێناوە، وشەی من بەکاری هێناوە. کاتێک کە بەنو ئیسرائیلەکان پرسیاریان لێکرد من ئەعلەم الناس، ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ چ کەسێک زانەترین کەسە لەسەر زەویدا؟ موسا فەرمووی ئەنە، من وشەی منی بەکارهێنا، من زاناترین کەسم لەسەر زەویدا. خوای پەروەردگار لەسەر ئەم وشەیە ئەو پێغەمبەرە پایە بەرزەی یؤەدیبه عەلی ذەلیکە، ئەدەبی دادا، ئاگاداری کردەوە، نەیهێش ئەم هەڵەی بەسەراتیە بپەڕێ. بۆ خوای پەروەردگار، بۆ خۆ موسا زۆر زانایە. موسا قسەی لەگەڵ ذاتی باریدا سوبحانەه وتەعالا کردووە، پەیامی پەروەردگاری بۆ هاتووە.
ئەو میلەتەی ڕابەرایەتی کردو بۆ ئازادی و ڕزگار بوون لە دەستی فرعون. بۆچی دەبێت پەروەردگار نەهێڵێ ئەم ئەنای بەسەرا تێپەڕێکە وەکو خۆ دەرخستن وتی چونکە خۆی و قەومەکەی فەوتاوی وشەی ئەنا بوون. بەبیرت بێتەوە ئەی موسا ئەی بەنو ئیسرائیلیەکان ئێوە فەوتاوی وشەی ئەنا بوون. ئەی چۆن موسا تۆ دەڵێ ئەنا من؟ چونکە سیاسەتی فرعون ئەوە بوو ئەنا ڕەبوکم الئەعلا، چاولێ وشەی ئەنا من پەروەردگاری هەرە باڵا و بەرزی ئێوەم. سیاسەتی ئابووری کە میسریەکانی لەناوبرد بریتیە بوو لە سیاسەتی ئابووری قاڕوونی ئینەما ئوتیتوه عەلا علم عندی. گومڕایەکانی ناوقەومی موسا ئەوانەی سەرگەردان بوون وشەی ئێمە و منیان بەکاردێنا، دەیانگوون نەحن ئەبناء الله وئەحیباؤه، ئێمە گەلی هەڵبژێردراوی خوین، ئێمە خۆشەویستانی خوین، ئێمە کوڕی خوین. جوولەکە ئاوان دەوت دەیانگوون لەن یەدخل الجەنەتە ئیلا من کانە هودەن ئەو نەسارا، یەهود و نەسارا نەبێ کەسی تر مافی چوونە بەهەشتی نییە، لە جیاتی خوا بڕیاری چوونە بەهەشتیان دەدا. خوای پەروەردگار فەرمووی ئەی موسا چۆن دەبێت تۆ وشەی ئەنە بەکاربێنی؟ من لە کاتێکە ئەو گەلەی تۆ ئەو وڵاتەی تۆ فەوتاوی سیاسەتی ئەنا بوو لەلایەن فرعون و قاڕون و خۆ بە گەورەگرانی جوولەکەوە. فعتب الله على موسى وأراد أن يؤدبه. خوای پەروەردگار ویستی دەرسێکی گەورەی دابدا، فەرمووی دەبێت بگەڕێی بە دووی کەسێکە کە لە هەندێک بواری تایبەتدا زانیاری تایبەتی پێبەخشراوە کە تۆ نایزانی، ئەبێ بگەڕێی بە شوێنیە، ئەبێ بڕۆی بۆ لای، ئەبێ لێی بپاڕیتەوە. سوڕەتی ئەلکەهف بخوێننەوە بە درێژی بابەتەکەی تێدایە. بەڵێ بەڕێزان، سزایەکی قورس بوو. القصة فيه مغامرة وغرابة. بەڕاستی مغامەڕەی تێدایە، بەڕاستی شتی غەریب و سەرسوڕهێنەری تێدایە لە چیرۆکی موسا و خضردا. لەبەر ئەوەی شوێنەکە بە تەحدید دیاری ناکرێ. خوا نافەرمێ بڕۆ لە فڵان گوندە، خوا نافەرمێ لە فڵان شارە بڕۆ بۆ ئەم سنوورە. بۆ نمونە بڕۆ لە وڵاتی شامدا، تۆ وڵاتی شام بە و فراوانی خوای پەروەردگار نەیفەرموو لە فڵان شاردایە. ئەو بۆ خۆی قورسیەکی زۆر قورسە. دووەمیان شکل و شێوە و مواسەفاتی ئەو کەسەی پەروەردگار بە وردی پێنەوە پیاوێکی چۆنە. تەنها یەک نیشانەی هەیە، ئەویش ئەوەیە ماسیەکتان پێەیە لە هەر شوێنێک زیندوو بۆ و چۆ ناو ئاوە لەو منتیقەیە بۆی بگەڕێ. دواتر دەچێ و ئەو پیاوە دەبینێ و یەکتری دەناسن کە دۆزیەوە سەرنجی وردی قورئان بدەن. بەڕێزان، تکاتان لێ دەکەم، هەموو جا عەلستان دەکەم، قورئان هەر ئەوە نییە تەجویدی فێربی، قورئان هەر ئەوە نییە لەبەری بکەی، قورئان ئەوەیە وشە بە وشە لەسەری بوەستی، هەم تێی بگەی هەم دەرسی ژیانی لێوەربگری. هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا. سيدي أم تعبير قرآني كان هل أتبعك مجال مددي جنابي ما مستا شوين كوتدبم على أن تعلمني لا كثير بكي ئامان جی ئەم سەفەرەی من و تۆ لە خزمەتت دابم بە شوێن جەنابتەوە بم بۆ ئەوەی فێرم کەی مما علمتە ڕوشدا، ئەوەی پەروەردگار فێری تۆی کردو من نایزانم. دووانەی زۆر گەورە لەم ئایەتە لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششدا. هەموو جار عەرزتان دەکەم، قورئان کتابێکە پڕ بەرەکەت و بەخششە. یەکجار بەرەکەتی یەکجار زۆر زۆرە، دەریایەکی لە بن نەهاتووە لە بەرەکەت و گەوهەراتدا دەریبێنی. هەروەها بەخششی زۆرە، زۆر شتت بۆ ژیانی ئێستا فێر دەکا تا قیامەت. ئەم دەرسانە هەموو ڕۆژی زیندون. دەرسی یەکەم موسا سەلامی خوای لەسەر بێ زۆر بە ئەدەبەوە قسە لەگەڵ مامۆستاکەیدا لەگەڵ خضرا دەکا. سەئەلەه بتەلەطف وئەدەب، بە نەرمی بە ئەدەب و بە حورمەتەوە جەنابی مامۆستا ڕێگەم دەدەی هاوسەفەرە دەبم، شوێن کەوتوت بم، بەشێک لەو زانست و زانیاریە جوانەی کە پێتە لێت وەرگرم و فێرم کەی. یعنی هەر گەلوونەتەوەیەکی ئازاد
نابێ وابزانێ ئیتر تەواو ئێمە گەلێکین ئازاد بووین ئیتر حرمەت نەما. چاولێ موسا و قەومەکەی ڕزگار بوون لە دەستی فرعون، بەڵام دەبێت ئەدەب و حرمەت هەر بمێنێ. ئەمە بۆ میلەتی کوردی ئێمە زۆر زۆر گەورەیە. فەزلی پەروەردگارمان لەسەرەکەی ئێستا ئازادین بەو هەموو کۆم و کوڕێک کە هەمانە کە یەکجار زۆرن و وەکو تیشکی خۆر هەموو کەسێک کە کۆیلە نەبێ. من کۆیلە ناڵێم، کۆیلە ئەوە لە بەشەریەت شۆراوە، ئەوە هەیە دەڵێ وەکو سەگ دەوەڕم بۆیان، ئەوە جیاوازە لە ڕووی جەنابتان. هەموو ئینسانێکی چاوساغی بینە هەموو کەم و کوڕەکانیم حکومەتی هەرێمە دەبینێ ئیلا کۆیلەکان نەبێ. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا دەبێت قەدری ئەم ئازادیەی ئێستامان بزانین. ئێمە زیاتر لە چەند سەد ساڵ لە ژێر دەستەیدا ژیاوین. خدای پەروەردگار سێدەیە لە نیشتیمانی خۆماندا ئازادیشی پێبەخشیوین. ئەبێ ئاگامان لێبێ لە کاتی ئازادیدا نەڵێن ئێمە چین و مرۆڤێکی سەردەمی ئازادین ئیتر حرمەت نەما. چاولێ ئێستا لە کوردستانە بەداخەوە هەست پێ دەکرێ و مەترسێکی گەورەیە، مەترسێکی گەورەترە لە گەندەڵیە کە لە بواری ئەیداری ئابووریدا دەکرێت. ئەویش ئەوەیە نەمانی حرمەتە. نەمانی حرمەتە لە بینی مامۆستا و قوتابی، نەمانی حرمەتە لە بینی پیر و گەنجە کە بەڕاستی ئەوە مەترسیە. بەداخەوە ئێستا دەبینی ڕێزی مامۆستا هەل لە بنەڕەتیەوە تا زانکۆ واللهی مامۆستا دەبێت وریای قەدر و حرمەتی خۆی بێ، قوتابی و خوێندکار حرمەتی نەشکێنێ. سەردەمانی من و جەنابت و بینەران ئێوە خۆتان شاهیدن مامۆستا لە ماڵەوە داهاتە دەرەوە، تۆ لە بازار ئەو بڕۆیشتەوە و ماڵەوە چاوت بە مامۆستا بکەوێت نەوەکو بانی لە مەکتەبا ببینێتەوە بڵەوە بۆ لە دەرەوە بووی. چێ جورئەتی دەکرد بەرامبەر بە مامۆستا جگەرە بکێشێ؟ ئێستا تەلەبەر لە زانکۆدا قاز لەسەر قاز مۆبایل بەدەستەوە، جگەرە بەدەستەوە لە ساحەدا حساب بۆ ئەو دکتۆرە ئەو ئوستازە هەر ناکا. نەمان بینی هەر لەم شارانەدا خەڵک مامۆستای زانکۆی خۆی کوشت، نەمان بینی و نەمان بیستۆ و نەمان خوێندۆتەوە لەم کوردستانەدا لە جیلی ئازادی سێدەیەی ڕابردوودا پەلاماری مامۆستای ئامایەدەیی دراوە و لێی دراوە و بریندار کراوە. زۆر بەداخەوە ئەبێ زۆر وریابین. ژیانی موسا ڕابەری ئازادی خوازان پێیوتین لە ئازادیدا دەبێ وریای حرمەتی گەورەتر لە خۆت بی، زاناتر لە خۆت بی. ئەمڕۆ وریا نەبی مامۆستای ئاینی وەکو پێویست قەدری نازاندرێ، ڕیش سپی قەدری نازاندرێ. جاران ڕیش سپی قەومێک بە گۆچانەکەیەوە دەسەڵاتی زۆر لە حکومەتی ئێستا زیاتر بوو بۆ کەپکردنەوەی ئاژاوە بەس بەو گۆچانە ئەمام ڕیش سپیە دەهات چەند گەنجی تەمبێژ دەکرد و دەشتی برنەوە بۆ ماڵەوەنەی دێشفیتنەیەک گەورە بێ. ئێستا بێ ڕیش سپیەکە وریا بەگاڵتە بە قسەکانی نەکرێت لەلایەن گەنج و منداڵێکەوە. قەدر و حرمەتی دایک و باوەک ئەگەر بڵێم کاڵ بۆتەوە هێشتا باشترە لە هەندێک ماڵە هەر نەماوە. بە ناوی ئەوەی ئێمە جیلی ئازادین، خۆ زمانی قەدیم نییە، خۆ چەوساوەی نەماوە. لە کاتی ئازادیدا قورئان پێمان دەفەرمێ ئەبێ بە ئەو پەڕی ئەدەبەوە لەگەڵ مامۆستا و لەگەڵ ڕابەرانی ئاین و لەگەڵ ڕیش سپیان و لەگەڵ دایک و باوکت دابێ. ئەوە دەرسی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ. دەرسی دووەم بەڕێزان سەیری وردیەکانی قورئان کەنجارێش کە عرستان دەکەمەوە. دەفەرمێ هەل ئەتەبیعوکە، نەیفەرموو هەل ئەتبەعوکە. سبحان الله، قورئان چەند وردە. ئەتەبیعوکە لەگەڵ ئەتبەعوکە زۆریان فەرقە. لە وشەدا یەک مانای نزیکن بەڵام دەریایەک لە نێوانیاندا هەیە لە فراوانی مانادا. ئەتەبیعوکە یعنی من دەبمە قوتابیت، شوێنی تۆ دەکەوم ئەی مامۆستای بەڕێز، بەڵام لەسەر بەرچاوڕوونی، بەڵام لەسەر ئەوەی دەمەوێت شت فێر بمە و تێ بگەم، ئەمەوێ گفتوگۆ لەگەڵا بکەم. بە کوردی کوێرانە شوێنت ناکەوم. موساوا دەفەرمێ موسا لێرەشدا بوێری و دلێریەکەی خۆی هەر پاراستووە، کەسایەتەکەی خۆی هەر پاراستووە. ئەتەبیعوکە، ئەمەوێ شوێنت کەوم لەسەر بەرچاوڕوونی، گفتوگۆی هێمنانە و بە حرمەتەوە لەسەر تێگەیشتن لە بابەتەکان. بەڵام ئەگە بیفەرمایە ئەتبەعوکە یعنی بە شوێن تا دەڕۆم، بە شوێن تا دەڕۆم بەس تەماشات دەکەم، بەبێ ئەوەی کەوا ورد ببمەوە، بەبێ ئەوەی کەوا فێری شتێکی بم، هەر تەنها هەندێشتر لێ دەبینم و وە لە تۆوە کۆپیەک وەردەگرم. بۆیە
دوو جۆر قوتابی لەم ئاەتەوە جیا دەکرێتەوە. سبحان الله سەیری وردیەکانی قورئانکەن. ئێستا ئەوروپا زانکۆ پێشکەوتەکانی لەسەر ئەتتەبیعوکە دەرس دەخوێنن. لە وڵاتی ئێمەدا لەسەر ئەتبەعوکە دەرس دەخوێندرێ. جەبا بۆتان ڕوونکەمەوە. لە ئەوروپا کەسێک کە خوێندنی باڵا دەخوێنیان لە زانکۆ دەخوێنی، لە زانکۆ بەرەو سەروتر هەر لە ئامادەی شەو بەڕێزان دیقەت بدەن لەسەر ئەوە دەرس دەخوێنێ کە لە شتەکان تێبگا. ئەوێ گفتوگۆ لەگەڵ مامۆستا دەکا، شتی تازە دەکا، ئەڵێمە ئەم بابەتە خراپە، بەڵام نابێ هەموو شتێک هەمووی ڕەشی بێ. مامۆستا ئەڵێ بڕۆ سپێتێک لەم ڕەشیات وە دۆزەوە. قوتابی مێشکی کراوەتەوە، گفتوگۆ لەگەڵ مامۆستا دەکا، بە دووشتی تازەدا دەگەڕێ، تەقلیدی کۆنی واز لێ هێناوە، داهێنانیان هەیە. بۆیە زانکۆکانی ئەوروپا تەماشاکە لەسەر ئاستی زانکۆکاندا چەند پێشکەوتون. ئەی بۆ زانکۆکانی ئێمە هەر لە ڕوود نایە، ئەوەندە لە ئاستی زانکۆکانی جیهانا دواکەوتون، چونکە ئێمە ئەتتەبیعوکە لە لای ئێمە لەوێ قوتابی بلیمەت هەیە. موسا ویستی قوتابیەکی بلیمەت بێ، لە لای ئێمە قوتابی نمرە بەرز هەیە، ئەو هەموو سەتەمان بۆ دێ سەد. بەڵام ئەمانە بەس شتیان لەبەر کردووە. لە لای ئێمە ئەتبەعوکە، مامۆستا تۆ قسە بکە و من کۆپی تۆم، بەس لەبەر دەکەم، کتێبەکە منهەج وەکو خۆی لەبەر دەکەم. بەڵام یەک تۆز لە منهەجەکە لادا ئەو قوتابی ئێمە سەری لێ دەشێوێ. چاوری ئەڵەن وڵا پرسیارەکانی مامۆستا فڵان کەس قورس بوو، یەک تۆز هەر هەمان منهەجە، بەس تۆزێک گۆڕانکاری تێدا کردووە، هەموو قوتابی هاواری لێ هەڵدەستێ، هەموو خوێندکاران دەنگی ناڕەزایی بەرز دەکەنەوە. ئەوانەی کە دەبنە یەکەم قوتابیانی نمرە بەرزن، بەڵام ناتوانانی بڵێ قوتابیانی بلیمەتن. وە لە ئەوروپا لە زانکۆکانیشیان لە ئامادەیەکانیشیاندا لە بنەڕەتی شاو هەموو سەتە نایە، بەڵام بلیمەتیان تیا هەڵدەکەوێ. لە لای ئێمە نمرە بەرزمان تێدا هەڵدەکەوێ. ئەمە بۆ خوێندن. بە میلەتیشی وت ئەی میلەت هۆشیار بە، تکایە مەبە مەڕ. ئەها مەڕ چۆنە؟ شوانەکەی بە شوێنێکا دەڕوا، مەڕەکەش هەر هەمووی بە شوێنی دەکەوێت. بەرانێک بە شوێنێکا دەڕوا لە پێشەوە زەنگوڵە لە ملیەکە، ئەوەی تریشی سەری خۆی نەوی کردووە، نازانێ بەرەو کوێ دەڕوا، هەر دەڕوا بە شوێنیە. ئەی میلەتی هۆشیاری موسڵمان، وتارەکەم ئەوەیە تکایە مەبە مەڕ. میلەتی هۆشیار ڕێز و حرمەت لە ڕابەرانی و شۆڕژگێڕانی ڕابردووی خۆی دەگرێت. هەموو میلەتانی دنیا تەماشاکەن، ئەو کەسانی ڕابەری ئازادی بوون، ئەو کەسانی شۆڕش و خەباتیان بۆ میلەتەکە کردووە، بە قەدر و حرمەتەوە ناویان دێنن، بێ ڕێزیان پێ ناکەن. نابێ وەکو ئێستای ئێمەی کوردستانیش هەر منداڵێک ڕاست دەبێتەوە سوکایەتی بە هەموو کەسەکانی ڕابردوو دەکا، بە هەموو ڕەمزەکانی دەسەڵاتی کوردی دەکا، بە هەموو سەرکردەکان دەکا. بۆت هەیە نەقد بکەی، بۆت هەیە لەسەر ژیانی فڵان سەرکردا لە خەباتدا نامەی دکتۆراکەت بێنی، نەقدێکی بەننا بۆ ئەوەی لە داهاتوودا میلەتەکەم لە کاتی خەبات و کوردایەتیدا، لە کاتی بەدەستێنانی سربەخۆی کوردستاندا بە ئیزنی خوای پەروەردگار ئەم هەڵانە دووبارە نەکەمەوە. وەتەیە ڕیسالەی ماستەرەکە دکتۆراکە لەسەر ئەوە بێ نەقد بکەی، بەڵام جوێندان نا. ئێستا هەر مناڵێک ڕاست دەبێتەوە فەیسبوکێکی پێبزانە ئەو هەموو جوێنە ناشیرنا بە ڕەمزەکانی ڕابردووی کوردایەتی بە ئاینەکەمان دەدرێ، بە زانە گەورەکانمان سوکایەتی دەکرێ بەداخەوە. کەواتە میلەتی هۆشیار نابێ سوکایەتی بکە، بەڵام کوێرانەش نابێ شوێنکەوێ. نابێ بڵێ ئەتبەعوکە جەناب قوربان تۆ چ لە فەرمووی من بە شوێنتەوەم، وەکو مەڕەکەم ملم شۆڕ کردوێتەوە بە دوود دەکەوم، خوایە کرد بە ئاو ئاگرمدا دەدەین. نانا، پەروەردەی موسەوی ئەوەیە ئەتتەبیعوکە، لەسەر بەرچاوڕوونی و بەسیرەت، لەسەر تێگەیشتن و مافی قسەکردن و گفتوگۆم بە شوێن جەنابەت دەکەوم. ئێمەی کورد میلەت و سەرکردەمان بەڕاستی پێویستە دوو دەرسی گەورە وەرگرین بە میلەت و بەڕابەرانمانەوە. یەکەمیان ئەوەی بەعس کردی تکاتان لێ دەکەم بە ئێمە نەیکەین. ئەها خوای گەورە فەرمووی ئەو هەموو سەفەرە دوور و درێژە ناڕەحەتەی بە موسا پێغەمبەر کرد سەلامی خوای لەسەر بێ، یەک جار وشەی ئەنای بەکارهێنا، چونکە فەرمووی ئێوە فەوتاوی وشەی ئەنا بوون لە فیرعەون و قاڕون و خۆ بەزلزانانی قەومی جوولەکە و یەهود. وا مەبن، ئەوەی بەعس کردی تکاتان لێ دەکەم بەڕێزان بە ئێمە نەیکەین. داوا دەکەم ڕێگە نەگیدرێ،
ڕێگە نەدرێ و ڕێگە بگیرێ لە کەسانی ماستاوچی و بەرژەوەندی خواست. ئەو کەسانەی ماستاوچی و بەرژەوەندی خوازن لەم کوردستانەدا دەیانەوێ خۆیان بەرنە پێشەوە. جا ئەو کەسانە سەیرەکەی شاعیرێکە، هەیەە گۆرانی بێژێکە بەڕێزان، هەیە پەخشان نووسێکە، هەیە مامۆستایەکی زانکۆیە، هەیە بەڕێزان زانای بەناو ئاینیە وتار خوێنی مزگەوتە لە مینبەر و میحرابەوە. بە سەرۆک و دەسەڵاتدارەکان سەیرەکە شیعریان بە باڵادا هەڵدەڵێ، لە کۆڕ و مەدیسەکانیاندا فەقیرەوە قسەیەک دەکەم هەڵدەستێتەوە هوتاف دەچێشە و جەناب دوای و ئەگەر تۆ نەبووی تایە و خەونمان پێوە بینیوی کابرای ڕۆژنامە نووس لە ڕۆژنامەدا بە باڵای دوو کەلیمەی وتووە فەقیرە نەیوتوە قسەکانم مقەدەسن وتوێت ئێمە بۆ چوونی منە ئەو دوو دێڕی وتووە ئەم 50 دێڕ بە سەریا هەڵدەڵێ جەنابی سەرۆک ئەمەی لە دەم دەرچووە مەحەقوا بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە. ئەمانە ماستاوچین، ئەوانەی کە نووسەر نین نۆکەرن، چونکە نووسەر قەڵەمی ئازادە. ئەوانەی بە ناوی نووسەرەوە نۆکەرایەتی دەکەن ئەوانە دەبێت ڕێگەیان لێ بژیرێ، بڵێن بابە وڵات بەمە کاول دەبێ. ئەو مەلایانەی کە لەسەر مینبەر ڕیشپانی پشتپان کە لە وەڕەکەی بۆ ئەوەی لێی نەبڕێ و چوار پێنجژنەکەی پێ بەخێوکە ئەڵێ قوربان دەبێت حکومەت لە سەرۆکەکەیەوە لە ڕئیسەکەیەوە لە فڵانەکەیەوە دوعا بۆ یەک بەیەکی و منداڵەکانیشیان بکەیت. ئەوە خۆشی دەزانێ وانە ئەوە کللتوری سەدام و بەعسیەکانە زیندوی دەکەیەوە. ئەوە بوو دەبوو لە وتاری جمعەدا مامۆستای ئاینی ئەگەر نەیوتایە سەدام حوسێن حەفیظەه الله وەڕەعاه لە وتاردان دەور دەخرایەوە. ئەوە بابەتێکی مەترسیدارە. ئێمە ڕۆژگارێک لەسەر ئەم سیستەما سەقەتە ئەنفال کراوین، کیمیاباران کراوین، دەربەدەر و ئاوارە کراوین، لە مافی هاوڵاتی بوون دەرکراوین. تکایە ئەبێ ڕێگری بکرێ لەوەی ئەو دەسەڵاتەی کە ئێمە سێدەیە سوپاس بخوا لە دەستی ڕزگارمان بووە نەهێڵین شاعیر و گۆرانی بێژ و نووسەری نۆکەر و کەسانێکی پەخشان نووس و ڕۆژنامە نووس و بەناو مەلای ئاینی لە وەڕخۆر بێنەوە و هەمان تەمسیلی بکەنەوە. ئەبێ ڕێگریان لێ بژیرێ، ئەبێ ئەو سەرۆکانە خۆیان دەمیان داخن بڵێن نە ئێمە دژیە و دیکتاتۆریە بوون ئەگەر ڕاست دەکەن سەرکردەی ڕاستەقینەن. بابەتێکی وردە تکایە چەند جار گوێی لێ بگرەوە نەبی بە مەڕ، تکایە مەبە بە مەڕ. دووەمیان بە قسەی هەر کەسێک هات و وتی بە شوێنم کەوتت خەمە ئاگرە و بە شوێنی نەکەوی. فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆربەتان بەڕێستان بیستوتانەوە بێتان دەخەمەوە لە بوخاری و موسلیمە هاتووە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکەی ڕاستبار فەرمووی ئەمە سەرۆکی ئەم سریایەیە ئەم مەفرەزەیەیە چی پێوتن بە قسەی بکەن. لە شوێنێکە تۆزێ دڵی گەردی گرت و تۆڕە بوو فەرمووی ئاگر بێنن دار و چیرکە و کۆ بکەنەوە. وتیان بەسەر چاو ئەمری جەنابتە کۆیان کردەوە وتی ئاگری بدەن. ئاگریاندا و ئاگرێکی گەورە کەوتەوە. ئاگر بەرز بەوە وتی خۆتان بخەنە ئەو ئاگرەوە. هەڵوێستیان کرد. سەحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەڕ نین، ئەو جیلە بۆیە ئازادی بەدەستهێنا. وتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو هەرچی پێوتن بە قسەی بکەن وتیان با، بەڵام ئێمە لە ئاگەر ڕزگارمان بووە، ئێمە بەهۆی ئیمانەوە لە ئاگری جەهەنەم ڕزگارمان بووە. معقولە بە قسەی جەنابەت خۆ بخەینەوە ئاگرەوە کاکە ئێمە لە ئاگری ژێردەستەی ڕزگارمان بووە. معقولە ئێستا ژێردەستەی کەسانێشکەوین جا عەرەب نەبێ کورد بێ؟ نە، بە قسەیان نەکرد کە گەڕانەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەو دەخەلتموها ما خرجتم منها أبدا. والله بچوونایە بە قسەی ئەم سەرۆکەتان بکردایە و بچوونایە ئەو ئاگرەوە هەتا دەسووتان تێیدا ڕزگارتان نەدەبوو. إنما الطاعة في المعروف. گوێڕایاڵی هەر کەسێک سەرۆکتە، ڕئیس حیزبتە، خۆشەویستە، برادەرتە، مامۆستای ئاینیە، دایک و باوکە، براو خوشکە، في المعروف لە چاکەدا کە ڕێز و حرمەتی خۆت پارێزراوە بێ، هەروەها کارەکە خێر بێ، بەرژەوەندی دنیا و قیامەتی تێدا بێ، بەرژەوەندی گەل و نەتەوە و نیشتیمانەکەتی تێدا بێ، بە قسەی بکە. بەڵام چاکە نەبوو بە قسە نەکەی، وەکو مەڕ هەر شوێن نەکەوی و ملی خۆت داخەی هەتا دەتخەنە ئاگر و ئاوەوە. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی. یا ڕەبی خوا ئەم قورئانە پڕ بەرەکەت و بەخششە
زیاتر لێ حاڵی بین لەسەر وشە بە وشەی بوەستین ئاوا بە جوانی دەرسی ژیانی لێ فێر بین شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵاه دڵ بە خەمەکانمان دڵخۆشکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.